تا ئێستاش لە هەرێمی کوردستان گوننشینان و کۆچەریەکان سەرچاوەی بەرهەمهێنانی بەرهەمەکانی شیرن. ئەوان ئەگەرچی ژیان و گوزەرانیان لەسەر ئاژەڵداریە و سوودی لێ دەبینن، بەڵام سەرچاوەی سەرەچین بۆ دابینکردنی بەرهەمەکانی شیر و خستنە بازاڕی. سەرەڕای ئەمەش حکوومەت هاوکاریان ناکات. الان ئەمە مەسەل پێ ئیداراکەین، بەرخە فرۆشین، پیرەمەڕێ فرۆشن، ڕزقە فرۆشن، ئێجا هەروە تۆوە لێ مەسرەفەکەنەوە مارش لە خۆ مەسرەفەکە ڕووبوومەکە مەهات ڕزقە تەگا کاور نێریە فرۆشە دیسکە نێریە فرۆشە ئەگە پێت بوێ مێاشە فرۆشە پەنیر لێ درستەکەی، لۆرە لێ درستەکەی، کەشتە لێ درستەکەی، ژاژیا ماستا ئەو شتە لێ درستەبی. ئێهای زۆر مەڕی هەی ئێهای کمی هەی هەموو چی ئێک نینە زستانێ ئێهای زۆر مەسرفەکەی هەی کم و مەسرفەکە لە حەویانە ئیپە زەحمەتە بەس پێشاوە نەبوو کابرا بیستی مەرهەبا پێ ئیداراکە. ئاژەڵدارەکان ئاژەڵەکان لە ڕوەچی بەسوود دەلەوەڕێنن تا بەرهەمێکی باشیان هەبێت. ژنانیش سەر لە بەیانیان و ئێواران دوای گەڕانەوەی ئاژەڵەکانیان دەیاندۆشن. پاشان بێریەکان ئەو شیرەی کە دۆشیویانە و پاڵاوتویانە هەر لە کوێستانەکان دەیکەنە ماست و پەنیر و کەشک و شیرێژ و قەیماغ و لۆر. هەروەها ماستیش لە مەشکا دەژێن و دۆ و ڕوونی لێ دروست دەکەن و بۆ فرۆشتنەوەی بەرهەمەکانیشیان ڕوو لە ناوەندی شارەکان دەکەن. بەێ مەسەن بەرهەمەکانی شیر ئێستا مەسەن برێ ماست دێت ئێستا ڕووکە ماستی چێرم لە بۆ هاتێ و بە خەرزانە 2 کیلۆی ئەوە سەرفە بن و ئەوە سەرتۆکەشی لێگرن سەرتۆ هەیە بە جودا دەفرۆشرێ و پەنیری لێ دروست دەکەن ئەوەی ماستی بزنانە ئەوە ئی مەڕیا لۆری لێ دروست دەکەن حەسە بە تەلەبیاتی ما مەسەن پەنیرە ماستە گەر ماست کەمتر سەر بوو مەسەن لۆریش سەرف دەبی پەنیر سەرف دەبی شیرێژ ڕوون ئەوانە هەموو بەرهەمی خۆماریانێ هەم لە بۆ خواردنێ هەم لە بۆ شیوان مەسەن هەمووی هەیە پێخۆرەکان عنی ئەوی دیکەش هێلکەی خۆماریش دێ مەسەن خۆماریشتی خۆماری ئەو شتانە شیر پەنیر مەیرە ئەو شتانی لێ دروست دەکرێت لە شیر لەو گوندانە دێن هەمووی گوندی دەوروبەر مەسەن منتقەی سۆران بگریتەوە هەتا بێخمە هەتا ئەو منتقەی سیدەکان مێرگە سۆر چۆمان ئەو شتانە کە دینە بازاڕی ئەمەش وەرەگرین زۆر کەسەیەگەر ئەو هاتوچۆی هەولێرەوانە لێرە دەکڕن دەبنەوە هەولێری مەسەن ئەو جیان جێگانەکانی دیکە کە دێنێرە مەسەن دەیبانیان لێرە کە میێوانیان دێ زیاتر حەزیان لە بەرهەمی مەسەن خۆماریە. شیر سەرچاوەی سەرەکی دروستکردنی چەندان بەرهەمی تایبەت بەخۆیەتی و بڕێکی زۆر ڤیتامین و کالیسیۆمی تێدایە کە سوودی بۆ ئێسک و ماسوولکەکان هەیە و لە پوکانەوە دەتپارێزێت. پزیشکان ڕوونی دەکەنەوە ئەو کەسانەی کە حەزیان لە خواردنی گۆشت نییە و ڕوەکخۆرن پێویستە ڕۆژانە پەنیر بخۆن تا جەستەیان تووشی کەمی پرۆتین نەبێت. ماستیش دەبێتە هۆی بەرزکردنەوەی ئاستی ترشی هایدرۆکسین کە یارمەتیکردنەوەی ڕەنجی پێست و گەشانەوە و ئارامکردنەوەی دەدات. کردداری هەرس باش دەکات و کێشەکانی هەرسکردن ناهێڵێت و وزە بەلەش دەبەخشێت. ئازادۆمەراوەی تایبەت بە پەیامی ڕۆژ قەزای سۆران.